خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تەوەرێکی تری پرۆگرامەکەمان کە باز لە توانا و لێهاتووی ژنانەکەین لە کایە جیاوازەکانە. هەمیشە وتومانە ژنان توانەکانیان هیچ کەمتر نییە لە پیاوان. هەمیشەش هەوڵەکان لە ڕابردوو ئەمەیان بۆیە مەسەلمانوە، لە شاخەوە ئەمەیان بۆیە مەسەلمانوە کە توانای ژنان هەم لە شانەکانی ناو شارەوە کە ئێمە چەندین شۆڕ بەسەر ئەم میلەتەمانە هاتووە ژنانیش بەشدار بوون بەو دایکانەی کە خزمەتی ئەم نیشتیمانیان کردووە و بەڕۆڵەکانیان بوونەتە قوربانی و ئەو ژنانەشی کە لە زیندانەکانە بوون و چەندین نەوەیان خستۆتەوە و پەرەیان بەژیان ناو نیشتیمان پەروەریان تیا بووە. ئەم ڕێچکەیە بەردەوامی هەبوو و لە ئێستاشە ئەم ڕێژکەیە گرنگێکی زۆری پێدێ بە تایبەتی بۆ ژنان لە کایە جیاوازەکانە نەک کارێک بکات، بەڵکو بتوانێت سەرپەرشتیار بێت، بەڵکو بتوانێت دام و دەستگایەک بەڕێوەبەرێت، بەڵکو بتوانێت بەرپرسیارەتیشی بیتێ. ئایا ئەمە ئازادی نییە؟ ئەیکەواتە لای خۆمان چۆن توانیمانە باس لەم ئازادیە بکەین، چۆن توانیمانە تواناکان بخەینە گەڕ و ئایا پیاوان تا چەند لە پشخانمانەوەن بۆی کە بتوانن لێهاتووەکانی خۆیان بخەنە گەڕ و بەکاری بێن. بۆ مەبەستە ئێمە ئەمڕۆ میوانداری خاتونێکی زۆر بەڕێزمان کردو، خاتوو کەوسەر محەممەد کە چەندین ساڵە پارێزگاری لە ئەرشیفی کتێبخانەی ئەوقافەکە و خەکخۆی بەڕێوبەری کتێبخانەی ئەوقافە ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. خاتوو کەوسەر زۆر بەخێر بێبیانی. ئێمە سەرەتا زۆر دەستخۆشیت لێکەین کە لە ماوەی ڕابردووە هەتا ئێستاش وەکو خانمێک وەکو کەسێکە بەرپرسیارەتی کرد لەسەر شانە پارێزگاری لەو ئەرشیفە جوانە کردووە کە پەیوەندی بە مێژووی ئێمەوە هەیە کە چەندین دەستنووسیتیایە کامانە ئەبێت زۆر زۆر بەگرنگیەوە سێرکرێ و دوجاریش بۆ کتێبخانەکانی تر. بەڵام من پێم خۆشە هەر لەوەی کە خۆم دەستم پێ کرد توانا و لێهاتووی خانمان چۆن کاری لەسەرەکرێ و چۆن ئێوە ڕێگەتان پێدراوە کە بتوانن ئەم لێهاتووی خۆتان بخەنە گەڕ. دەست خۆش بێ. هەڵبەتە ئێمە هەمیشە قسێک ئەڵێنەوانێ کە ژنان هیچیان کەمترنیە لە پیاوان. ئەمە نەک هەر بە قسە نەک بەوتە تەنها بە بڵین ئەمە بە قسێ و دروشتێک ببیڕێنەوە، بەڵکو بە کردار ژنان سەلماندویانە کە توانایەکی زۆر زۆر باشیان هەیە لە کارکردن، لە بەڕێوەبردن، لە خزمەتکردن. تۆ جەنابتان هەر سێریکەن لە پەروەردەکردنی مناڵەوە لە ناو ماڵەکە، پاراستنی ئەو ماڵە، ئەرکی بەخێوکردنی ئەم مناڵانە، دڵڕاگرتنی ئەو چواردەورەی خۆی بە هاوسەری و بە ماڵە خەزورانی و بە ماڵە باوکی و بە کۆمەڵی ئەو کەسانی کە لە چواردەوریانن. ژنان ئەمە وەکو ئەرکێک وەکو ئەرکێکی پیرۆز لەسەر شانێتی کە توانیوتی بە جوانترین شێوە ئەدای بکە. ئەمە خۆی لە خۆیان گەورەی ژنە. ئەنجە کە ژن چوە دەرەوەی ئەم چوارچێوەیە کە چوارچەوەی ماڵە جاریشکە ئەچێتە ناو کۆمەڵی کەسانی کەوانێ کە ئەم کەسانش هەموو پێویست چاویان لەسەر ژنەکەی چۆن ئەدای کارەکانیان با بەڕێوە، چۆن هەڵسو و کەوت ئەەکەن لەگەڵ چواردەوریانە. بێگومان ژن هەمیشە لایەنی نەرمەکەی گرتووە کە حەنینترە لاسکترە لەوەی کە چۆن مامەڵە ئەکا لەگەڵ خەڵکەکانی چواردەوریا. من بەش بە حاڵی خۆم ئەتا ئێستا ئەو ژنانم بینی بێ کە هەر لەسەر چ لەسەر کردایەتی بێتن، لە کای سیاسیا بێتن یاخود کۆمەڵایەتیا بێتن، توانایەکی زۆر باشیان هەیە، لیاقێکی زۆر باشیان هەیە لە کارکردنە. زۆر باشە. کاتە خاتوو کەوسەر ژنان توانا و لێهاتوویان هەیە لە زۆرێک لە بوارە جیاوازەکان ئەتوانن جێدەستی خۆیان دیارخەن لەو کارێک کە کاری تیاکەن. بەڕای تۆ لە کوردستانە بەگشتی تا چەند ژینگەیەکی لەبار ڕەخساوە بۆ ئەوی کە ژنان بتوانن توانا و لێهاتووەکانی خۆیان وەگەڕ بخەن؟ ڕاستە من ژنان کە بینی بێتم لە هەر شوێنێکە و لە هەر شکایە کە کاریان کرد بێت توانیوانە جێپەنجیان دیار بێ. ئەمەش بێگومان هەیە بربەستی هەیە و هەیە بربەستەکانیش ئەبتێ ئەپەڕێنێ. ژنانی ئێمە توانایەکی زۆر باشیان هەبووە کە هاتوونەتە مەیدانەکانە هەوڵی زۆریان ناوە کە بە سەرکەوتوی ئەم کارە بکەن، لەبەری کە ژنان زیاتر خەمخۆری ئەوەن قسەیەک نێتە سەریان، بابەتێک نێتە سەریان کە بڵێ ژنان نەیتوانی ئەم کارە بکەن. هەڵبەتە ئێمەشان بەشانی پیاوان کاربان کردووە، بێگومان پیاوان زیاتر حەزەکەن کارەکان خۆیان بەرجەستەی بکەن و خۆیان کاری تیا بکەم. بەڵام هەتا ئێستا ئەوەی کە من بینی و بێتم ژنان هاتبێتە مەیدانەکە هەوڵی جدیان ناو بەسەر کەوتویی. طبعاً ژنانیشمان هەیە لەوچە ئەو توانە و لیاقەیان نەبێ، بەڵام کەم تا زۆریان توانیوانە کە بە سەرکەوتوانی کارەکانیان ئەنجام بدەن. بێگومان لەم سنوورەی ئێمە ژنانێکی زۆر بەهێز زۆر بەتوانە هەمان بۆ هەر لە شاخەوانێ هەتا ئەم ڕۆژەی ئێمە بەڕاستی بە توانایەکی زۆر زۆر باشەوە توانیوانە خزمەتکەن لە هەر هەموو سەکتەرەکانە، چ لە سیاسیا بێت، چ لە کۆمەڵایەتیا بێت، چ لە ئیداریەکانەوە بێ، توانیوانە سەرکەوتوانە جێدەستیان دیار بێت. زۆر باشە. هەرکە سەرۆک مامجلال خوا لێی خۆش بێت هەر خۆی پەیامی چییە بۆی ژنانە بێ خۆیان پشت بە خۆیان بەستن و خۆیان توانن داوای مافەکانی خۆیان بکەن. ئەوش بوو کە هێرۆخانیش پاڵپشتیەوە بوو کە یەکێتی ژنان بکرێتەوە، یعنی کامەش بۆ بووکە
ئێوە شوێنێکتان هەبێت کە خۆتان داوای مافەکانتان بکەن و داکۆکیش لە مافەکانی تری ژنانی کە بکەن و تا ئێسش بەردەوامی هەبووە ژنان ئەگەر ئاو بەم شێوازە لە نێو کایە جیاوازەکانە دەستێکی باشیانە بێ ئەگەر پۆستێکیان بدرێتێت یاخود کارێکی نوێیان بدرێتێ ئەتوانن زیاتر توانەکانیان بخەنە گەڕ و بتوانن کاری باشتر بکەن بێگومان و عزیز جەنابتم کە ژن زۆر بە حەزەرەوە کارەکانەکە و هەمیشەم خەمخۆری ئەوەیە کە بە سەرکەوتوی کارەکان بکەن جەنابتان شتێکی جوانتان فەرموو ئێمە جەنابی سەرۆک مام جەلال خوا لێ خۆش بێ هەمیشە لە دروستبوونی چێتی نیشتیمانی کوردستانەوەی پشگیری تەواوی هەبوو لە ژنان کە نمونەی زیندومان هەیە و ژنانی کە لە شاغونی چێکلاوانە دادەهێرۆ کە بەڕاستی ئێمە هەموو ئیسا چاو لەو ئەکەین کە چەند بوێرانە چەند بەتوانەوانە ینی کاروسێتی توانیوێتی کارەکانی هەم لە شاخ و هەم دوای ئەوەش کە هاتۆتە ناوشار و توانیوانە بە سەرکەوتوی کارەکانی بکەن ئێمە تا ئەم دقەیەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتێکی زۆر زۆر گەورەیە بۆ ژنان کە بەڕاستی پۆستی یاونەتێ هێنانێتێ پێشەوانێ هەم پۆستی حیزبی یاونەتێ هەم پۆستی حکومی یاونەتێ و توانیشانە سەرکەوتوو بن بێگومان ژنان وەکو عەرزم کردی من بە بۆچوونی من بچنە هەر کایەکەوانێ دڵنیا بەوەی سەرکەوتوانە کارەکانیانەکەن چکایە کەم خەمخۆری ئەوەن کە بە جددی کارەکانیان ئەنجام دەن و جێدەستیان دەربێت چکاوکو عەرزم کردی ئێمەشان بەشانی پیاوان کارەکەن خەمی ئەوەیەتی نەڵێن کەمترە لە پیاویان ئەو کاری کە بەدەستیە ناوە کردوێتی شتێک نەیەتە سەریکە من بەش بە حاڵی خۆم ئەمە ئەەکەم من بۆ ماوەی 30 ساڵ لە بەڕێوەبەراتەکانی ئەوقافا کارەکەم بێگومان ئێوە جەنابتان نەزانن سروشتی ئەوقاف کۆمەڵێ مامۆسایانی ئاینیە کۆمەڵێ کەسان کۆمەڵێ ئیش و سێکتەری جیاوازی هەیە لەناو ئەوقافا بەڵام من بە حکمی کە بە پلەبەندیش ئیستا هاتوومەتە ئەو بەڕێوەبەری ئەو شوێنە پیرۆزە هەموو سێکتەرەکانم کردووە کە بەرکەوتم زیاتر لەگەڵ مامۆسایانی ئاینیا بۆ کە خۆشبەختوانە توانیمانە ئەو ڕێزەی کە شایستەی مامۆسایانە یاخود ئێمە وەکو خۆمان کە چەند ژنێک بوون چەند کچێک بووین کە لەناو ئەوقافی سلێمانیا بوون توانی بێتمان سەرکەوتوانە خزمەتی ئەو مامۆسایانە ئاینیانە بکەن کەم تا زۆرەوەی کە لەبەردەستی ئێمەیە بووە دوجار ئێمە جێی ئەوە بوون کە بە حەزەرەوە کارەکانمان کرد بەو پەڕی سەرکەوتنەوە کارەکانمان کردو و جێدەستیشمان دیار بووە بێگومان تاگەیشتوێتە ئەم مەرحەلەیە من شخصی خۆم کە بەڕێوەبەری ئەو کتێبخانەیە پیرۆزەم توانیمەتە خزمەت کەم بەو سەرکەوتوی کە بەڕاستی ئیسا خۆم شانازی پێوە دەستەکانە خۆش بێت تۆ جێگەی شانازیت خات و کەوسەر لە سەرەتای باس لەوە کرد هەموو ژنێک حەز بەوا کات کە ئەو کاری ئەیکات بە باشترین شێواز بەڕێوە بێت ئەگەرچی ڕەنگە لێرە و لەوێ کۆمەڵێک بربەست و لەمپەر هەبێت بێتە بەردەم ئەو ژنە ئەوەی تۆ ئاگادار بێت چونکە خۆت لە پۆستێکای ئەو لەمپەر و بربەستانە چییە کە یەتە بەردەم خانمان بۆ ئەوەی کە نەتوان کارەکانیان بە باشترین شێواز بەڕێوە بەرن بەڵێ بێگومان ژنانیش و پیاوانیش کە ئەچنە شوێنێکوانێ چنە پۆستێکوانێ کۆمەڵێ لاواچێ ڕێگری لەمپەر هەبێ بەڵام ئەوی کە جەنابەت پرسیارەکەی بۆ ژنان من شخصی خۆم لە یەکەم ڕۆژی دەست بەکارم لەو بەڕێوەبەرایەتیانە بێگومان من لە کۆمەڵ لە بەڕێوەبەرایەتەکانی ئەوقافا کارم کردووە ڕاستە لەمپەر و ڕێگری هەیە بەڵام چۆن ئەتوانی بە چه فەنێک ئەتوانی خۆت تێپەڕێنی لەمپەرانە چۆن ئەتوانی بە سەرکەوتوی کارەکە چۆن کەمترین زەرەر بگەڕێتەوە بۆ خۆشت و ئیشەکەش بە سەرکەوتوی بکرێ هەڵبەتە کەسێک کە ئەچێتە پۆستێکوانێ بە بەستێک سەرێکیەکەی هەم خۆی هەم چواردەورەکەی ئەوەیە چاویان لێتی چۆن سەرکەوتوانە ئەم کارانە ئەنجام بە زۆر جار خۆی خاتە حاڵەتێکەوانێ بەڵامە بەسە سەرێکیەکەی ئێمە کە ئەی چێگەچێتە پۆستێکەوە سەرکەوتنێتی لە کارەکە خزمەتکردنی ئەو سێکتەرێکە کاریتیاکە من سپاس بخوا لەمپەرێکی وانە هاتۆتە بەردەم کە بڵێم ڕێگر بۆ لەوەی کە کارەکانم ئەنجام بام بەڵام زۆر جاریش تۆ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئەوقافی کتێبخانەی ئەوقافی سلێمانی زۆر جار ئێمە نووسراوێک گەر بەرز بکەینەوانێ بە درەنگ جوابمان بدرێتەوانێ یاخود بیانێ مەحتەلیکەن ئەم کارە ئەمە تۆزێک گرفت بۆ کارەکەم دروستەکان نەک بۆ خودی کەوسەر کە وەکو ژنێک لەو بەڕێوەبەرایەتیە کارەکە ئێمە کۆمەڵێ فەرمانبەری باشمان هەیە لە ناو کتێبخانەی ئەوقافا کە زۆرینەیان ژنن ئەوەی کە من سێرم کرد و دیقەتمە ژنەکان بە پەرۆشیەکەوە کارەکەن تەمان هەردوو لایەن بەس ئەوەی کە من بەبەسمە ئێوە جەنابتان پرسیارەکەتان ژنانە بەڕاستی ژنەکان بە شێوازێک ینی کار ئەەکەن بڕوان ناکەی بەس بەی سەیریانکەی ئەڵێ چۆن ئەم ژنانە بەم دڵسۆزیانە هەر یەک لەوانە ئەڵێ ئەو کتێبانی کە لەوێ خزمەتیەکەن بەشێکە لە ئێمە چکە ماوایەکی زۆرە ساڵانێکی زۆرە لەو بەڕێوەبەرایەتیە کارەکان ئەوە نەخۆشەویستیان هەیە بۆ کارەکانیان تەمەنیشان هەیە بەس بە جوهدێک کارەکەن هەستەکەی مەسەلەن ژنێکی تازە بە تەمەنیکی مناڵیان هەیە بۆیە ئەبینی ژنان چەند پەرۆشترن بۆ ئەنجامدانی کارەکە بۆ پاکردنەوەی کتێبخانەکە بۆ
بەڕێوەبردننی ئەو یان ئەو بەڕاستی ئەو مراجعانی کە سەردانمانەکەن چەند بە شێوەیەکی جوان بەڕێیان ئەەکەن بێگومان هەردوو لاوکو عرضم کرد ئێمەشان بەشانی پیاوان کارەکەن ئەوانش هەمان جوهودەکەن هەمان توانای خۆیان بەرجەستە ئەەکەن بۆ خزمەتکردنی بە تایبەت ئەو کتێبخانە پیرۆزە چکە عرضم کردن کتێبخانەیە گەر شارەزا بن جەنابتان کتێبخانەی و قاپیسێمانی یەکەم کتێبخانەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دووهەمە لە ڕووی دەوڵەمەندیەوە لەسەر ئاستی عێراق کتێبخانەیەکی مێژووی گرنگە و تەنها لە سنووری سلێمانی شا هەیە. زۆر باشە هەر کاتێک پرسێک هات بێتە پێشەوە هەڵبەت من لەم دەڤەرەی خۆمانەڵم خانمان بێبەش نەبوون بگراگە نیوە بە نیوەش بوو بێ لەگەڵ پیاوانە لەم پرسیە بەشداریان کردووە ئەم جارش پرسێک هەیە کە هەیەوە بەشدارن وەکو خانمان ئەگەر کەوتنە بەردەم ئەو بەرپرسیارەتیە چۆن هەوڵی بۆیان کە ئێمە پێشە شتێکە باسی ژنانەکەینە بێ بڵین دایک چکە دایک دڵسۆزترین کەسە ئێوەش خانمان هەمیشە وەکو مناڵەکانی خۆتان وەکو خێزانەکەی خۆت چۆن خزمەتی و شوێنەی خۆتەکەی ئەگەر پرسێکی تر بێتە بەردەمە تۆ هەوڵی چۆن زیاتری بۆیت. بە من شتێک بە جەنابتان بڵێم ئەگەر تۆ ماوەیەکی زۆر لە کارێکە ینی شوێنێکا کار بکەیت بە دڵسۆزانە دوجار وا بۆ دەرکەوێت کە تۆ بەڕاستی کەسێکی سەرکەوتوبی تازە ناتوانانی جاریش کە لە مەلابێ ئەم سەرکەوتنی تۆ بەچی بەدەزیە بەو شێوازی خزمەتکردنی کە ساڵانێکە کردوتە ئیتر دوجار ئەبێ بە بەشێک لە تۆ ناتوانین تازە لەم ڕیتمە لابێ لەم شێوازە کارکردنە لابێ کە ئەگەر مەبەستە سەرێکێکە و خزمەتی گشتی بوو بێ من شخصی خۆم لەوەتەی هەبووم مەبەستەکەم تەنها خزمەتی گشتی بووە بەڵام لەگەڵ ئەوە خزمەتی خۆشم کردووە زۆر جار تۆ هەستی پێ ناکێ گەر کارێک بە سەرکەوتوی ئەنجامبەی دوجار خزمەتی خۆشت کردووە توانای خۆتت بەرجەستە کردووە نفسیەن مرتاحەبی دڵت خۆشەکە ئەو کاری بە سەرکەوتوی ینی کە هاتوتە بەرز بە سەرکەوتوی نەجاتدا و ئەنجامت داوە ئەم حاڵەتە ئەبێ بە بەشێک لە تۆ بۆیە بچیتە هەر سێکتەریشکە بۆ کارکردن هەمان ڕێتم و هەمان دڵسۆزی کە نیەتەکەی تۆ ئەمە بە بەکاری ئەهێنی بۆیە دوجاریش هەر سەرکەوتووە بی ئیترمە بۆ ژنان و بۆ پیاوانیش هەمان مەبەست ئەگەیێنێ بۆیە ژنان بە تایبەت ژنان ببوورە من تەرکیزەکە کەمە سەر ژنان بڕوا بکە بچنە هەر سێکتەرێک کار بکەن دڵنیا بەلەوەی کە سەرکەوتوانە ئەیکەن لەبەری نیەتیان دڵسۆزیە لە کارەکان و خزمەتی گشتیە مەبەستەکەیان. باشە خات و کەوسەر تۆ ئێستا بەڕێوەبەری ئەم کتێبخانەی کە هەیە ئەگەر بێت و پۆستێکی لەمە بەرزترێت هەبێت چۆن پلانت هەیە چارەسەری ئەو گرفتانە بکەیت کە خۆت بە چاوی خۆت بینیتە پلانت بۆ ئەم بابەتە چێوێت؟ بەڵێ ئەلبەتە شوێنێک بۆ شوێنیش کە فەرقەکە جەنابە دەگەل لە پۆستێکا بی دوای بچیتە پۆستێککە سروشتی ئەو کارە فەرقەکان تۆ پلانت بەپی ئەو بەر ئەو شوێنە کاری ئەو شوێنە دا ئەڕێژیت بەڵام وەکو عەرزم کردی نیەتەکە ئەگەر خزمەتی گشتی بێت ئەو بەرنامانەی کە پێویستەکە بۆ ئەو سێکتەرەیە ئەو شوێنێ ئەو پۆستە تازەی کە وەری ئەگری دای ئەڕێژی بەڵام نیەتە گەورەکە ئیشە گەورەکە مەبەستە گەورەکە خزمەتکردنەکەیە ئەم خزمەتکردنە ئەبێ بە هەنگاوی یەکەمت بۆ کارکردنت طبعا تو ئەچیتە هەر شوێنە من شخصی خۆم ئەگەر هەموو ڕۆژێ شەوەکەی پلان دانێم بۆ بەیانی خۆ من لە هەمان بەڕێبەرەتیام ینی هەمان شتەکە بەیانی ئەچمانێ بەڵام ئەگەر تۆ پلانت نەبێ بۆ بەیانی کە ئەچیت لەو بەڕێبەرەتی خۆت کە هەموو ڕۆژێک لەوێ داوامەکەی چکارێکی کە ئەنجامەیە ئەو کات تۆ ئەگەر ئەمەد دەبێ لە بازنەیەکی داخراوە ئەخولەی تەوانی و ناتوانانی دەرچی لێ دوجار تۆ کوشتێکی سواوت لێ لە ناو ئەو دائیرەیە خود ئەو سێکتەرەیە خود هەر شوێنێک بێ بۆیە ناتوانی سەرکەوتنی زیاتر بەدەستبێنی ئێمە ئەچینە هەر شوێنێک ژنان بە تایبەتی ئەبێ بەرنامەیان هەبێ ڕۆژانە بۆ بەیانی چی ئەەکەن چکە ژنان زیاتر سەرقاڵن لە پیاوان هەنگاوی یەکەمیان و بەڕێز باسی کرد ینی دایکە لە ماڵەوە هاوسەرە خوشکە مەنی بەڕاستی کۆمەڵی ئەرکی پیرۆزی تری لەسرە کە مەبەستێتی ئەوەش نەجات بە ئەوەش ئەنجام بە من ژنەکان لە دائیرە زۆر جار وانێتن ئێمە خوشک وین بەیەکەوە چکە بەڕاستی دڵسۆز من چکە دڵسۆزی کتێبخانەکەن بەڕاستی ئێستەکەم دڵسۆزی خودی کەوسەریشن يعني الله أمام ما كردو بياني زون جهاتنا تدرى مثلا ما كمان باك كردو تو مشتك وحتى فوليش ما رشتو اشتكش مع حاضر كردو بيني وربشينو بس أنا برنجا كلي أبني يعني أما سيريكا أم هنجاوا تو التوي كسيري أكيد يقتي أي سيريكا أم كم ببرنامج يشكي مالي طاو كردوه خمخوري خوارنا كجبوا شكاتي كيش كأجرتو شيء أنجامه يا خيرا أما خوي برنامج بوي كتو جتو سيركي تأمل ببرشجلتو كيت الدواميج بو بريد جهدها نظامك يدرس كردو لم يشكي لدائرش بهمان ريتمانه كاركا بيقو ما سركوتو بين كاركا بويا يعني تو برنامج تو اگر رجانه برنامج نبي
ئەوە بڕوا ناکەم تۆ سەرکەوتن بەدەستبێنی ئەو ڕۆژە بۆیە ئەگەر بچیتە پۆستێکی کەشانە چەند بەرز بێ لەبەری کە تۆ بە بەرنمەیەک ڕاهاتووی بەرنمەیەک ئەنجام بێ لەو ڕۆژەیە کارێک ئەنجام بێ پۆستەکە بچووک بێ پۆستەکە گەورە بێ سەرقالتر بی پێ و یاخۆ سەرقالتر نەبێ کە تۆ بەرنامەت هەبوو ئیتر تۆ هەر ئەوەنە جوهدت هەیە لەو ڕۆژە ئەوە بەکاربێنی بۆیە ئەگە بە بەرنامە بوو دڵنیا بە جوانترین شێوە بەکاری هەیە زۆر باشە لەم پرسە گرنگانەیە قاتوکە سەرۆک و دو پرسیاری من لەم پرسە گرنگانەیە دەستنیشانکردنی هەر کەسێک لێگومان بە ئەزمموی خۆیەتی و بە کارە باشەکانێتی و بۆی کە لە ڕابردووە کردوێتی و ئەمەشی کە دەستنیشانەکرێ بێگومان ئەوەیە کە تۆ ئەرچێتی تریەتە سەرشانت بۆی کە بتوانانی خزمەتی زیاتر بکەیت جا لێرەوە چەند گرنگە پەیامە جیاوازەکانە بێ خاتو کەوسەر لە کتێبخانە و لە پاراستنی ئەرشیف و لە کتێبخانەکانی سلێمانی و ئەو شوێنانی کە هەیە شارەزایەکی و چەند 30 ساڵێکە خزمەتەکە خانمێکی کەمانەی لە بواری هوەرە خانمی کەمانەی لە بواری ئابوووریە کەسێکی کەمانەی لە بوارە جیاوازەکانە بە پێی بوارەکان چەند گرنگە پەیامەت ڕاستەقینەکان بخێنە ناو خەڵکەوە بۆی کە خەڵکیش لەگەڵمان بێ بۆی کە کاری باشتر بکەین ڕاستە من وەکو عەرزم کردی هەبچیتە ئەگەر تۆ نیەتەکە دڵسۆزی و خزمەتکردن بێ لە هەر سێکتەرەکە بێ ئەمە کارەکە ئێستا بۆ نمونە جەنابەت منت بانک دو لێرە لەسەر دوو تەوەرە قسەت کرد یەکەم توانای ژنان لە خزمەتکردن و کارکردن دووەم کتێبخانە کە ژن توانی بێتی ئەنی ڕۆڵی خۆی بەرجەستە بکات لەم شوێنە کە بەشێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی من شانازی ئەەکەم کە خزمەتکاری ئەو کتێبخانەی بووم بەڕاستی تا ئێستا ئێستا جەنابەت دەگەم من بانکی لەسەر تەندروستی باس بۆ بکەم ناتوانم باس بکەم لەبەری لەو بوارە بەڕاستی کارم نەکرد من بۆ ماوەی 30 ساڵ لە بەڕێوەبەراتەکانی ئەو قافا کارەکەم ماوەی 12 ساڵ من بەس لە مڵکا کارم کردی سەر شارەزایەکی و تەواوم هەیە لە بەشی مڵکەکانەکە مڵکی وەقفمان لەلایە ئێمە بەڵام بەڕاستی سە جەنابەت بانگم کەی لە هەرچەنە من خۆم بێلەوە چالاکەوانم ینی لە کۆمەڵی سێکتەری چالاکیە کارم کردو توانیمە جێدەسم دیار بێ ینی ئەو چالاکیە وای لێ کردوم کە بەڕاستی پشمە هەر سێکتەرێک کارکەم توام سەرکەوتوو بەڵام تامان کەم تا زۆر ئەوانە بەڵام ئەوەی کە گرنگەکەی من زیاترە بەشەکانی ئەو قافە شوێنەکانی ئەو قافە کە من کارم تیا کردووە وەکو عەرزم کردی سە جەنابەت من بانکی لە بەشی قانونیە لەوانەیە زۆر پرسیار من لێ گیرمە چەنم خۆم شەریعەم خوێندووە بەڵام نەچمەتە دیتێڵی بابەتەکەەوە تا شارەزا بوون لەبەری کە من سەرقاڵم بە سێکتەریکە و سەرقاڵم بە شوێنیشکوانێت بۆی بتوانم بە زیاتر ڕۆڵی خۆم لەمەیە ببینم ناکرێت کەسێک بێ بڵێ من شارەزای هەموو بابەتەکان و هەموو سێکتەرەکانم بەڕاستی ئەمە سەرکەوتو نابێت ئەگەر تۆ بتەوێ سەرکەوتوبی لە بابەتێکە یەک سێکتەر هەڵەبژێری بۆی بە تەواوەتی بەرنامەی خۆ و ئایدیای خۆ کاری خۆت لەوەیە بەرجەستە بکەیت و هەر کەسێکیش ئەو کاتە پلەبەندی ئەبێ یاخود پۆڵێن ئەبێ بۆی هەر کەسە لە کارێکە سەرکەوتن بەدەستبێنە بەڕاستی کۆمەڵگە بەمە پێش ئەکەوێ هەر کەسێک کەسێ بڵێ لە هەموو شتێک شارەزا بۆم بەڕاستی ئەمە سەرکەوتن ڕاستە دەستە خۆش بە خاتو کەوسەر بە هیوای ئەوەی کە هەمیشەوە بەردەوام خزمەتی باشتر بکەی ماندوو نەبی دەست خۆش سەرکەوتوو بیت و هیوادارین هەر بەردەوام بی لە کار دەست خۆش دووبارە